دەزانین ڕۆژی دوانزەی مانگەی ئەم ینی میدیاکاری کورد و کەسی شاری سلێمانی عومەر هەڵمەت لە تەمەنی 86 ساڵیدا کۆچی دوای کرد. بەداخەوە میدیای کوردی کەسێکی کارامە و بە ئەزمون و خاوەن ئەرشیفێکی گەورەی لەدەستدا. ئێمە ئێستا لە ویلایەتی مریلاندین کە لە سەر گۆڕی کاک عومەرین کە ئێستا لە ئێستادا خەریکی ناشتنی تەرمەکەن بۆ مەبەستە خات و پەیمان و لەگەڵە خێزانی کاک عومەر پەیمانخانەکە بێتێرەوانێ ئەزانین لەگەڵ کاک عومەر ژیانێکی ماوەکی زۆرە لە بەیەکەوەن. دوا پەیامت بۆ کاک عومەر. ماڵی چۆڵ کردم وێرانی کردم بەخوا کاک عومەر ڕۆح منیش دەڵێم کاک عومەر داوای لێبردنەکە ماگام لە دنیا نییە. عومەر خۆشەویستی هەموو لایەک بۆ شایانی هەموو شتێکە بەڵام بەهۆی ئەم کۆرۆنایە و ئەم سەرقەبرانەوە نەمانتوانی بە شتێکی جوانی ڕێک و پێک هەستین. بەخوا ئێستا لەوێوە گوێی لێمانە. زۆر سپاس و خۆشەویستیم بۆ هەموو لە خەمەکانی کەم کردمەوە ڕجاتان لێکەم. ئەوەی کە هێشتا وەڵاممان نەیاوەتەوە عاجز نەبن دڵگران نەبن بەخوا وەزڕمان نەماوە بە هیچی ئاگامان لە خۆمان نییە. سڵاو و ڕێزی عومەر بۆ هەمووتان بۆ هەموو کوردستان بۆ هەموو لایەک هیوادارم کەس ئەم ڕۆژە نەبینێت. سپاستانەکەم زۆر مەمنون. زۆر سپاس. ئێستا من کچی کاک عومەر کچە گەورەی کاک عومەر ژیان خانم لەلایەت لەگەڵ ئەودا حەزەکەم ژیان خان باسی کاک عومەری باوکیمان بۆ بکات. زۆر سپاستانەکەم سپاسی ئەرکومەندبوونتانەکەم. بەڕاستی کۆچی باوکم کۆستێکی زۆر گەورە بوو بۆمان. بەڕاستی نەک هەر بۆ لایەنی هەڵمەت هەروەها بۆ لایەنی بێکەسیش ئێمە زۆر بەڕاستی خەمبارین ئەمڕۆ بۆ ئەو باوکە خۆشەویستم کە هەموو خۆشەویستی هەمووانە کە سەرانسەری کوردستان بۆی بەداخە. زۆر سپاسی هەموو لایەکەکەین. بەڕاستی داوای لێبوردن لەبەر ئەم کۆرۆنایە کە نەمانتوانی بە ڕێوڕسم و تەعزیەیەکی وا هەڵبستین کە شایستەی باوکم بێت، بەڵام ئەوەش لە دەسەڵاتی هیچ کەسێکان نییە. زۆر سپاسی هەموو لایەکتانەکەم. سپاس. وەکو دەزانین کاک عومەر لە ساڵی 50دا وەکوی بێژەرێک لە بەشی کوردی دەنگی ئەمریکا کاری کردووە. دواتر لە ساڵی 1962دا کۆچی بەرەو ئەمریکا کردو هەر لێرە لە ساڵی 1974 وەکو لێپسراوی بەشی ڕاگەیاندن و چاپەمانی لە وەزارەتی بازرگانی دەست بەکار بووە تا وەکو ساڵی 2000 کە لەوێ خانەنشین کراوە. کاک عومەر کەسێکی چالاکەوانێکی جێگا دیار بوو لە ڕەوەندی کوردی لە ئەمریکا لە هەموو ینی خۆپیشاندانێکدا لەو یەکەمانە بوو کە لە پێشی خەڵکەکەەوە بوو بۆ داوەڕەوای گەلەکەی. بەداخەوانەیە کاک عومەر بەجێ هێشتین و ئێستا ئێمە لە دوا مزڵگەی کاک عومەرین بە هیوایەوەی خێزانەکەی دوا نەهامەتیان بێت. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان